تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەوێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. ئەم شەو گفتوگۆی ئەم بابەتانە دەکەین. دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستان و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەرکردنی گرفتە سیاسیەکان بە دیاریکراوی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا. هەروەها قسە دەکەین یاخود وەڵام وەردەگرینەوە بۆ ئەو پرسیارانی لەسەر کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا زۆرترین پرسیار دەکرێەوە بۆ تا بابەتێکی گەرم لە نێو میدیا و لە نێو ڕای گشتی هەرێمی کوردستانیشدا. بابەتێکی دیکە مەسەلەی لێک نزیکبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بزوتنەوەی گۆڕان بە پرۆژەیەک ئەو دەست پێشخەری کردو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا دەنگۆی ئەوە هەیە کە ویستێکی زاڵ هەیە بۆ لێک نزیکبوونەوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا. من دەپرسم ئاخۆ ئەگەر لێک نزیکبوونەوەیکی لەو جۆرە هەبێت لەسەر پەیوەندەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ناکەوێ. بابەتێکی دیکەی گەرم مەسەلەی گۆڕانکاریەکانە لە حکوومەتەکەی عیبادیدا کە ئێستا کورد لە گفتوگۆدایە بەوەی چۆن بەشدار بێت لەو حکوومەتە نوێدا. وەڵام بۆ ئەم پرسیارانە وەردەگرمەوە لە میوانەکەم محمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ ئامادەبوونت کاک محمود. بەڕێزان، ئێوەش دەرفەتتان هەیە بۆ ئەوەی کە بەشدار بن لەگەڵماندا لە ڕێگەی پیجی NRT و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە دەتوانن کۆمنتی خۆتان بۆ ئێمە بنووسن. من هەوڵ دەدەم زۆرترین کۆمنتەکان بخوێنمەوە و وەڵامی دروستان لە میوانەکەم بۆ ئێوە وەربگرمەوە. کاک محمود، بە دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستان دەست پێ دەکەین. لە ئێستادا هیچ قسەیەکی تازە هەیە بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە سیاسی کە هاتۆتە ئاراوە؟ خۆتان نزانانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێک لە نێوان ئەو کێشە ناوخۆیانی ناو هەرێمی کوردستانە هەوڵی باشی داوە لەو ماوەیەوە هەمیشە لە هاتوچۆدا بووە لە بینی پارتی دیموکراتی کوردستان، لە بینی بزوتنەوەی گۆڕان، لە بینی لایەنە ئیسلامیەکان و ئێمە لایەنگری ئەوەین کە هەموو لایەنە سیاسیەکان لەسەر مێزی مفاوەزات کۆ ببنەوە و کێشە چارەسەر نەکراوەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن لەبەر ئەوە وەزعی ئیستای کوردستان وەزعێکی زۆر چارە نووسازە. دوای ئەوەی کە خۆتانزان 100 ساڵی سای حزبی کۆتایی دێت، ئایا دنیا بە شێوەیەک داڕێژرێتەوە، سنوورەکان تێکە درێ، بە چ شێوەیەک دنیا لەسەر چه سیستەمێدا مەزرێتەوە. بۆ یەکگەلی کورد لەم سەردەما پێویستی بە یەکگرتووی و یەکدەنگی هەیە. وەکو ئەگەر گوێتان لێبێ من لە هەموو قسەکانمە باسی ئەوە کەم ئەڵێم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێویستە هەمویان کۆب بنەوە و خاوەنی یەک قەراری سیاسی بن بۆ ئەوەی میلەتەکەمان لەم سەردەما چارە نووسازە هەتەفەکان خۆی پێچ. باشە، بۆ چوونەکان جیاواز بوون یاخود دابەش بوون لە نێوانەوەی کە کێ دەیەوێت ئەم دۆخە تێ بپەڕێنرێ و کێ نایەوێت. بۆ چوونەکان زۆرن لەو بارەوە. دەمەوێت سەرنجی تۆ بزانم، یعنی کێیە کە نایەوێت ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان تێ بپەڕێنرێ وەکو خۆی بمێنێتەوە؟ من پێم وایە لەم جۆرە هەیە، پێم وایە هەمویان ئێوێ ئەم دۆخە تێپەڕێنێ، بەڵام هەریەکە ئێوێ قازانجی زۆرتر بکە، هەریەکە ئێوێ بەشی خۆی زۆرتر بێت لە مەسەلە. ئەگینا هەموو هیلایەنە سیاسیەکان بە پارتی دیموکراتی کوردستانەوە، بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، بە بزوتنەوەی گۆڕانەوە، بە لایەنە ئیسلامیەکانەوە هەمویان ئەیانوێ ئەم دۆخە تێپەڕێن. لەبەرەوە ئەم دۆخە ئەگەر بە زەرری کورد کۆتایی بێت مەسئولیەتێکی تاریخیە لەسەر شانی ئەم حیزبە سیاسیانە. باشە، خەباتێکی زۆرمان کردووە، ماندووبوونێکی زۆرمان هەیە، قوربانیەکی یەکجار زۆرمان داوە و ئەو قوربانیانە ئەگەر لەسەر دەستی ئەم حیزبە سیاسیانە و بە ڕێک نەکەوتنی ئەم حیزبە سیاسیانە کۆتایی بێت و تووشی زەرەر بین، من پێم وایە دوایی مەسئولیەتێکی زۆر گەورە ئەکەوێتە سەرشانمان. دوای ئێمە ڕەنگە مەسئولی حیزبە سیاسیەکان و سیاسەتی حیزبە سیاسیەکان بە سیاسەتی خیانەتکارانە دابنرێت. میلەتەکەی میلەت قەراری خۆیەدا گوێ لێ یەکێتی نیشتیمانی کوردستانی شەکرێ بەوەی کە وەکو پێویست ڕۆڵ ناجێڕێ بۆ ئاساییکردنەوەی ئەم دۆخە.
ئێمە زۆر ڕۆڵمان گێڕاوە زۆر هەوڵمانداوە کۆبوونەوەکان شایەتن کە ئێمە لە بینی هەموو لایەکە زۆر هەوڵمانداوە بەڵام بەداخەوە تەنگبینی حیزبی لە زۆر لایەن ینی ڕێگر بووە لەوەی کە کۆبوونەوەکانی ئێمە داواکاریەکانی ئێمە ناو ژیوانیەکانی ئێمە بگەێتە ئامانجێ بەڵام خۆشببختانە تاکویسان نەگەیوەتە حدێکە یعنی شتێکی ناخۆش بێ و ئومێدی زۆری تایە. باش من چەند بابەتێکی دیکە گفتوگۆ دەکەین دواتر دێمەوە سەر مەسەلە ناوخۆیەکان بە دەستکەوتنی وەڵامی ئەو پرسیارانە ئێمە سەر مەسلەی نزیکبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ینی لێک نزیکبوونەوە هەیە ڕێکەوتنی سیاسی هەیە و یەکگرتنەوە هەیە لە نێوان ئەم دوو هێزەدا یەکێتی نیشتیمانی کوردستان کام ئیختیارەیانی پێ باشە لە ئێستادا. ئێمە لە هەر لە سەرەتای ئەو کێشانەوە پێمان وا بووە یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە یەک سنووران باش و ئەم دوولایەنە پێویستە لە ڕێککەوتنی سیاسیەوە تا هەموو ئەگەرەکانی تر لە یەک نزیک بنەوە بڕوامان پێی بووە بڕواشمان پێ هەیە و ئیسەیش هەوڵی بۆ دەین خەباتی بۆکەین مەرحلە مەرحلە بە پێی مەرحلەکان ڕۆژێکمە ناکرێت. ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دیارە یەک حیزبی سیاسی بووین بەڵام لە یەکدا براوین ئشقاقمان کردووە و ڕەنگە ئەنواع قسەمان لەسەر یەکتری کرد بێ بەڵام خۆشببختانە نەگەیوەتە شتێکی گەرم و ناخۆش بەڵام ڕوبەڕوو ئەنواع ڕوبەڕووبوونەوە هەبووە لە قسەکردن و لە تۆمەت بەخشینەوە و لەوانە ئەوە ڕوەدات کە ئەمانە ببن بە یەک هێزی سیاسی هەموو شتێ هینایە لە ڕێگایە هەموو شتێ لە ڕێگایە من بۆ خۆم وەکو شخصی خۆم کە قسەکەم لەگەڵ ڕێکەوتنی سیاسیام لەگەڵ مینبەرام لەگەڵ یەکگرتنەوەم لەگەڵ هەموو ئەمانام لەبەرەوە لەم ناوچەیە کە ئەم دوولایەنە سیاسی تیاژی زۆر پێویستە ئەم دوولایەنە سیاسی لە یەک نزیک بنەوە. باشە لەناو هەموو ئەوانەی وتت لەگەڵیانان بۆ ئێستای هەرێمی کوردستان کامیان زۆر گرنگە یان پێ وایە کامیان زۆر نزیکن. مەرحلەی یەکەم ئەبێ ڕێکەوتنی سیاسی بکەین مەرحلەی دووەم شتێکی تر مەرحلەی سێم و چوارەم و ئەوان ئەنواع مەرحلە هەیە پێم وایە ئەبێ هەوڵ بدەین لەو مەرحلانە بە یەک بینەوە. باشە بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی پێشکەش بە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد دەمێ بە دیاریکراوی بۆ خۆت کام خاڵیان جێگەی سەرنج بوو بۆ تۆ لەو پرۆژەیەدا. ئێمەش پێش ئەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکمان پێشکەشی ئەوان کردێمە پێمان باش و جوابمان بدەنەوە بەڵام ئەوان پرۆژەیەکیان نووسیوە. ئێمە پرۆژەکەی ئەوە شەر بۆ لێک نزیک بوونەوە بوو ئێمە پرۆژەکەی مش تقریبان پرۆژەکانمان لەیەکۆ دوور نییە لەیەکۆ نزیکە من نامەوێت لەسەر خاڵەکانی قسە بکەم و خاڵ باز ناکەم بەڵام هەرتوو لامان نزیکین لەوە کە لیژنە دروستکەین کە لیژنەیەکمان هەیە بە سەرپەرشتی بەڕێز کاک حاکم قادر بۆ قسەکردن و بۆ مفاوەزات و بۆ لە یەک تێگەیشتن و بۆ ئەو مەرحلانەی کە باس کرد. باشە بەس ئەوترێ لە نێوان یاخود لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانیشدا باڵەکان ئێستا ناکۆکن لەسەر ئەو بابەتە ینی بۆ نمونە دەوترێت باڵی دەسڕۆشت و یاخود باڵی هێرۆخان لەگەڵەوەدان کە یەک بگرنەوە بەڵام باڵەکانی دیکە بۆ چوونی پێچەوانیان هەیە جیاوازیان هەیە ناوانە زۆرینە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەتوانم بڵێم لە 180 لە یەک لەگەڵ هەم مەرحلەکان هەیە ینی لەناو هەردوو باڵەکەدا بەڵێ لەناو هەردوو باڵەکە باە من دەڵێن باڵ نییە باڵ هەیە و لە ناو هەردوو باڵەکە ئەو بیربۆچوونانە هەیە. باشە من زۆر جار کە باسی باڵەکەم لەگەڵ بەشێک لە سەرکردایەتی و مەکتەب سیاسەکانی یەکێتی ئەوان ڕەتی دەکەنەوە و پێیان وایە باڵ نییە بەڵام وای ترافێکی باشە بۆ بیر و بۆچوونە باڵ ینی باڵیان بیر و بۆچوون من بوون بە دوو خەتی من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ وەک حیزب تەعامل بکە پەیڕەوی ناوخۆی هەیە بە پێی پێڕەوەکەی کار بکە و مەکتەبی سیاسی خاوەنی دەسەڵات بێ قرارەکانی یەکێتی لە مەکتەبی سیاسیەوە دەربچن هەر کەسێک کە دانرێ لە پۆستێکە ئەبێ بێتە مەکتەبی سیاسی و مناقشەی لەسەر بکرێ و قراری لەسەر بدرێ قراری تاگلایانانە نەدرێ لە یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەموو دەسەڵاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێتە مەکتەبی سیاسی. باشە بەس بۆچی مەکتەبی سیاسی دەسەڵاتی نییە هەز ناکەی بۆ خۆی ئەمە لاوازیە بۆ ئێوە بمبورە وەکو ئەندامانی مەکتەبی سیاسی کە ئێوە ناتوانن خاوەن قرار بن ئەخرجار نابێ مەکتەبی سیاسی خاوەن قرار بێ. ئێمە نامانوێ بگێتە ئەو حەدا ئێمە تاکو ئیستاکە ئەوە ئەمان ڕاگرتووە بۆ ئەوی بتوانین
چارەسەر بدۆزینەوە بۆ ئەو تەنگژانیان بۆ ئەو بیر و بۆچوونی جیاوازانەی کە لە ناوێکێتی نیشتمانی کوردستان هێشتا چارەسەری بۆ نەدۆزراوە ئومێ دەکەین بەم زوانە چارەسەری بۆ بدۆزرێتەوە و هێزێکی گەورە دروست بێ لە ناوێکێتی نیشتمانی کوردستانە ئەو هێزە هەموو ئەوانەیش کە معارزن ناچاریان بکە بۆ ئەوی یەکێتیەکی یەکپارچە و یەکدەنگ و بەهێز دروست بێت باشە بەس کامە هەوڵ خۆ دوور نییە کە جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کرد کە هێرۆخان دەیەوێت یەکێتی بەرەو حیزبی بنەماڵە ببات و هێرۆخانیش لە بەرامبەردا وەڵامی دایەوە تۆ بۆ خۆت لەگەڵ کام لە سەرنجەکانیان بوویانی من بۆ خۆم لەگەڵ ئەوەی کە کۆسرە تا بووم پێشم تۆ بیکە لەبەرەوە گەیشتەوە قسێ بکات بەڵێ لەگەڵ هەموو قسەکانی ما ئیمڕۆی جوابی داواتەوە وابزانم لەگەڵ ئەو جوابیشە حتى نەمخوێندۆ جوابەکەی نازانم چیە بەڵام لەگەڵ وەڵامدانەوە لەگەڵ ئەوام یەکێتی نیشتمانی کوردستان هین هەمومانە هین کە سوکاری شەیدەکانە هین میلەتەکەمانە ئەبێ بە هەموو لایەکمان هەوڵ دەین یەکێتی نیشتمانی کوردستان پارێزین و یەکێتی ناویەکێتی پارێزین و یەکێتی خاوەنی قەرار بێ لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان باشە بەڵام بۆچی بەرەو بنەماڵا برێ ینی ئەم هەوڵانەی کە ئەیبات بەرەو حیزبی بنەماڵەیی چین بە دیاری کراوی وەرمونە لە ئەندامانی مەکتەبی سیاسی چەند کەس لە بنەماڵی تاالبانی هەیە لە سەرکردایەتی چەند کەس بگەڕێنەوە بۆ راپۆرتەکەی خۆتان باشە منەوێت تۆ وەڵام من وەڵامی ئەوە بگەڕێنەوە بۆ راپۆرتەکەی خۆتان کە لە مەکتەب لەسەر بنەماڵەبوونی یەکێتی نیشتمانی کوردستان قسەتان کرد باشە کاک مەحموود ینی بۆ خۆداگەداری هەر لە سەرکردایەتی لە مەکتەب سیاسی یەکێتی وەڵام هەبووە بۆ ئەو راپۆرتانەش حتمما قسەی جیاواز کراوە من ئەمەوێ پشتبەست بە قسەکانی تۆ بکەین بە پاڵپشتێک بۆ راپۆرتەکەی خۆشمان ڕێکارانەی کە یەکێتی بردۆ بەرەو حیزبێکی بنەماڵی ئێمە کۆمەڵێش هەیە هەرچەنێ من هەنێک کەس هەیە لە ناوی یەکێتی نیشتمانی کوردستانە لە بنەماڵی تاالبانی دەسڵاتن ئەگەر منیش دەسڵاتم بێ هەر ئەوانە دانیم هەنێک خەڵک هەیە بەڵام هەنێک شێ بەزیادەوەی شایستن هەنێک شێ زیادەیە ناکرێ ڕئیسی کوتلەی پەرلەمان لە عێراق هەر لەو بنەماڵە بێ و ڕئیسی کوتلەی پەرلەمان لە هەرێمی کوردستان هەر لەو بنەماڵە بێ و دەسڵاتی سیاسی لەو بنەماڵە بێ و قەرار لەو بنەماڵە بێ ئێمە حیزبێکین کاتی خۆی جەنابی مامزران حتا ڕێگەی نەداوە کوڕەکەی خۆی لە کۆنگرە خۆی هەڵبژێرێ وتێتی کوڕەکەی من ئەبێ بڕوات لە کۆمیتەیەکەوە خۆی هەڵبژێرێ ئەو ساکە بێت بۆ ناو کۆنگری یەکێتی نیشتمانی کوردستان خۆی هەڵبژێرێ لەبەرەوە کوڕەکەی منی ئەندامی یەکێتی نیشتمانی کوردستانە وەکو ئەندامێکی حیزب بە پێی پەیڕەو حەقی خۆڵبژاردننی هەیە بەڵام پەیڕەوەکە چۆن خەرایدا بۆ شێوەی بۆچی ناوی سەرۆک فراکسیۆنەکانە تێنا پێ دوایەوان شایستنی لەو ناڵێم شایستنین ناڵێم شایستنی بەڵام ڕەنگە خەڵکی شایستەتر هەبێ لێ ڕەنگە خەڵکی لە دەرەوەی هەر لە ناو ئەندامانی پەرلەمانی یەکێتیە ڕەنگە خەڵکی شایستەتر هەبێ ڕەنگە خەڵکی مستەحەقتر هەبێ باش ڕەنگە خەڵکی بەتواناتر هەبێ باشە کاک مەحموود بەڵام تۆوتت هەوڵەکان هەیە بۆ چارەسەرکردنی گرفتە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وانە بەڵام بەپێی ئەو وەڵامانە بێت ئەو وەڵامدانەوانی یەکتری جێگری سکرتێری گشتی و هێرۆخان وامان پێ ناڵێن ینی گەشتبینی نیشان نادەن بە قەدەوەی کە هەستەکرێت ناکۆچەکان قوڵە حەزەکەم واقعەکەی لانیکەم بە بەلایەن گران و بە خەڵکانی خۆتان بڵێن من پێم وایە تونبوونەکان ئەبنە هۆکاری لە یەک نزیک بوونەوە لەبەرەوە هەموو ئەو تونبوونەوانە وای لەکە کە خەتەر بکوێتە سەر هەمومان کە خەتەر کەوتە سەر هەممان ناچاری نەبێ یەکگرینەوە ینی ئەمە ئەبێتە هەوێنی من پێم وایە ئەو تونبوونەوانە هەوێنی نزیکبوونەوەی هەواڵانە لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ناو حیزب بۆ ئەوەی بتوانین کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان چارەسەر بکەین و یەکێتی بگەڕێنەوە بۆ سەردەمی بڕیار و دەسڵاتەکانی پێشوو باش دێمەوە سەر پرۆژەکەی گۆڕانەوەت پێ نەوتم کە چ خاڵێکی پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان بە نیسبەت جەنابتان تۆ خاڵەکانم پێهین کە هیچ خاڵێکت پێ ناڵێم دەوێت خاڵ بە خاڵی ئەوانم پێ بڵێ لەبەرەوەی ئەوە ئەزانێت پرۆژێ هەیە بەڵام خاڵەکانتان لە بەردەست نیە ئەتانەوە ئەو خاڵانم پێنکە من لەسەر بەشەوەیکی گشتی پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان سەرنجڕاکێش بوو بۆ ئێوە یعنی خاڵی ئیجابیتیا بوو لێک و نزیکە خاڵەکانمان لێکون هەم پرۆژەکەی ئەمەم پرۆژەکەی ئەوان زۆر خاڵی لێک نزیکی باشە لێک نزیک بوونەوەکەی بۆ ئەندازەیە کە لە ماوەیەکی نزیکدا بڵێ نێکێتی و گۆڕان
لێک نزیک بوونەوە پێکەوە کاری ئومێد هاوبەش دەکەین دەکەن ئومێد دەکەین تۆ نابێ ئومێد بکە یعنی تۆ پرۆژەکەت دەبەردەسا بووە یان ئومێد دەکەین ئەوە پرۆژەیە کاکە ئەوە پێشنیارە و دراوەتە ئێمە دراوەتە ئەوان ئەم پێشنیارانە دراسەیە کرێ دراسەیە کرێ هەرتمان لەسەر کۆمەڵی شدڕەکەکردی هەم ئەوەی ئەوان کە نووسیوانە هەمووی ڕەنگە لەلایەن ئێمە قبول نەبێ هەم ئەوەی ئێمە نووسیمان ڕەنگە هەمووی لەلایەن ئەوانە قبول نەبێ بەڵام بەشێک لە هینەکەی ئێمە لایەن ئەوان قبولە بەشێک لەوەی ئەوانی دا ئێمە قبولە لەبەرەوە ئەبێتە هۆی لە یەک نزیک بوونەوە مێ دەکەین لە ماوەیەکی کەما لە یەک نزیک بینەوە باش لە بەرامبەرەمەدا یەکێتی نیشتیمانی کوردستان پێشووتریش ڕێکەوتنامەی استراتیژی هەبووە بە ئێستاشەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵەوەی باز لە نزیکبوونەوە دەکرێت لە گۆڕان باز لە نزیکبوونەوەش دەکرێت لە پارتی دیموکراتی کوردستان بۆی کە ڕەنگە تەنانەت حکوومەتی هاوبەشیش پێک بهێنن لە داهاتوودا ئەمەیان چۆنە ئێمە یەکگرتنەوەی ئێمە بۆ دژایەتی پارتی نییە یەکگرتنەوەی ئێمە بۆ ئەوەیە ئێمە و بزوتنەوەی گۆڕان لە یەک نزیک بین ئێمە و لایەنە ئیسلامیەکان لە یەک نزیک بین بۆی بتوانین هەموومان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە یەک نزیک بینەوە ئێمە من باسی ئەوە کە مەڵێم حیزبە سیاسیەکانی سەر ساحەی کوردستان پێویستە هەمویان لە یەک نزیک بوونەوە لەبەرەوە گەلی کورد ئیستاکە ئەبێ یەک بیر و بۆچوون یەک هێزی واحدی هەبێ بۆ ئەوەی بتوانێت بە یەک هێزەوە لە بەرامبەر نەیار و دژمنەکانی بچێتە مفاوزات تۆ ئومێدت هەیە ئەوە دروست بێت دەنگی و ئومێدم زۆرە لە پای ئەو کۆبوونەوە یەکتر بینانی ئەماوە ئومێدت بۆ دروست ئومێدم زۆرە من ئومێدم زۆرە هەم لە بیر و بۆچوونەکانی پارتی دیموکراتی کوردستان هەم لە بیر و بۆچوونەکانی بزوتنەوەی گۆڕان هەم لە بیر و بۆچوونەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هەم لە بیر و بۆچوونەکانی لایەنە ئیسلامیەکان ئومێدم زۆرە کە بتوانین لەو ماوەیە لەبەرەوە سەردەمێکی چارە نووسازە و ئەو سەردەمە پێمانەڵی یەکگرنەوە لێک نزیک بوونەوەتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تا ئەوێ دەڕوا کە حکوومەتی هاوبەش و شەراکەت پێک بهێنن پێکەوە من پێم وایە ئێمە بە برادرانی پارتیش ماوتووە ئێمە بەبێ بزوتنەوەی گۆڕان ڕەنگە نەتوانین ئەوە بە ئاسانی بینی پێشەوە ڕەنگە ڕەنگە نەتوانین ئەوە بە ئاسانی بینی پێشەوە ئێمە هەوڵە دەین لەگەڵ بزوتنەوەی گۆڕان نزیک بینەوە و بزوتنەوەی گۆڕانیش نزیک کەینەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ لایەنە ئیسلامیەکان و لەگەڵ هەمومان بۆ ئەوەی بتوانین بە هەمومان حکوومەتێکی یەک پارچە دروستکەین باش و بە یەک ئیتیجاهی بۆ بیر و بۆچوونەوە بچینە مفاوەزات لەگەڵ دژمنەکانی میلەتەکەمان لەگەڵ نەیارەکانمان باشە ئەم بۆچوونە بۆچوونی هەردوو ئاراستە جیاوازەکەی یاخود بیر و بۆچوونە جیاوازەکانی ناوێکی نیشتیمانی کوردستانە زۆربەی زۆرینەکە لە هەردوو زۆرینەکە لە ئاراستەکە لە هەردوو لە بەبێ بزوتنەوەی گۆڕان زەحمەتە بتوانن زەحمەتە لەبەرەوە ئێمە لە یەک ناوچاژین ئەگەر ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان حکوومەتێک دروستەکەین بەبێ بزوتنەوەی گۆڕان پێم وایە کێشەمان بۆ دروستە بێ ئێمە مانوی کێشەمان نەبێ و یەکگرتنەوەمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان یان نزیک بوونەوەمان لە بزوتنەوەی گۆڕان بۆەوە نییە ئێمە بچین دژایەتی پارتی دیموکراتی کوردستان بکەین لەبەرەوە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لایەنە ئیسلامیەکان هەمومان هەوڵە دەین بۆ ئەوەی ناوچەیەکی ئاراممان هەبێ و بە یەکدەنگی قسە بکەین بە یەکدەنگی قرار بین باش دەوترێت دەستە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئاراستەی سێمیش دروست بووە یان ئەگەر جاری جاران دوو ئاراستە هەبووە ئێستا باڵە سەربازەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێشووتر نزیک بوو لە بەرهەم ساڵحەوە ئێستا ئەوانیش بۆ خۆیان ئاراستەیەکی جیاوازن و قیادەی خۆیان هەیە وایە بۆ جۆرەیە هەر نزیکن لە بە هیچ شێوەیە بەرهەم ساڵحەوە لە بەرهەم ساڵحەوە لە کۆسرە ڕسوڵەوە لە هەمویان نزیکین لە هێرۆخانیشەوە نزیکین لە هەمویانەوە نزیکین ئێمە بە ئەمانەوێ ئەوانە دانیشن و کێشەکان چارەسەر بکەن ئەمە داوای چارەسەرکردنی کێشەکانەکەین ئێمە هیچ داواکاریەکمان نییە سەنگەرەکان بە ئێمە سپێراوە ئەوەی بە ئێمە سپێراوە سەرکەوتوترین سیاسەتی ئەم وڵاتەیە لەبەرەوە ئەوەی بە ئێمە سپێراوە سەنگەرەکانە بە چاوی خۆتان و لە بەرامبەر دۆست و دژمنەکانی میلەتی کورد ئەبینن هێزی پێشمەرگەی کوردستان بەچی گیانێکەوە شەڕەکە و بە چەکی دارزاوە ئەوتە بینیتە سوپای عێراق ئەوەی کە ئیسەکە بە سوپای عێراق ئەگەر بیدەنە من ڕەنگە زۆر شت بکەم بەڵام بەو هەموو چەکەوە ناتوان هەنگایە بچنە پێشەوە ئێمە بە تفەنگەڕزی و بە گولەی کۆکراوەی ژەنگن و بە هاوانی شڕی بە جێماوی حیزب بەعسەوە بینیوتە لە چەند جێگە هینمانشکان داعشمانشکان بۆ نمونە ئەگەر بچی بۆ منتیقەی گوڵاڵە جەلەولا لەوێ ئێمە
یەک ڕۆژ تیارەیەک هات تیاری عێراقی هاوکاریمان پێک ناخیلەمانە بوو ناخیلەکەیشی سوستان ناخیلەکەی ئێمەی سوستان بە گیانی پێشمەرگە توانیمان داعش بشکێنین لە ناوچەکە دەریکەین و گوڵاڵە کە لە مێژووە گوڵاڵەیە و کرایە قەرەخان و کرایە جەلەولا جارێکی تر گەڕانمانەوە و کردمانەوە گوڵاڵەکەی جاران و ئیستاکە ئێمە حاکمین لە گوڵاڵە مدیری ناحیە بەڕێوەبەری ئاسایش پۆلیس دەسەڵاتی کوردیە ئەوە هەموو بە هیمەتی پێشمەرگە تیاریش نات هیما بۆ بکە ڕەمیمان بۆ بکە و داعشمان بۆ بکوژێ بەدەستی خۆمان و بە گیانی پێشمەرگە و بە هیمەتی فەرماندە ئازاکانی هێزی پێشمەرگەی کوردستان کرد ئەم نرخەی خۆی لێ نراوە پێشمەرگە ئەو سەروەریانی کە تۆماری دەکات ئەوەتە لە دنیا کایبینی هەموو خەڵکی دنیا سەرۆک وڵاتانی دنیا فەرماندە سەربازیەکانی دنیا هەموو دێن شانازی بە پێشمەرگەوەکەن ئەگەر بینیت بانکیمۆن چۆن قسەی کردە سەر هێزی پێشمەرگەی کوردستان باسی سەروەریەکانی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد کە ئێمە بۆ چەکە شڕانەوە توانیمان ئەو هەموو سەرکەوتنە تۆمار بکەین هەر لێرە نا ئەبینی لە سووریا شەڕەڤانان سەرکەوتنی چۆن تۆمارەکەن ئەو داعشەی کە بە هێزی سووری و بە فڕۆکەی ڕووسی ئەوانە ناشکێ ئەوان بە کچ و کوڕەکانی ئەو مەتیقەی ئەیشکردن و هەموو سیاسەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو نرخی خۆیان داوە بە پێشمەرگە من پێم وایە نەدراوە لێرە ڕەنگە نەدرابێ بەداخەوە پێشمەرگە حەقی خزمەتی زۆرترە حەقی وایە باش خزمەت کرێ حەقی وایە مەعاشی باش بێ حەقی وایە ماڵ و مناڵی بەخێو کرێ حەقی وایە ماڵ و مناڵی شەیدەکانمان زۆر خزمەت بکەین کەم ئەندامەکانمان زۆر خزمەت بکەین وەتا نەزانن ئەوانە هەموو گیانی خۆیان فیدا کرد لە پێناوی ئەم وڵاتانی پێم وایە لێرە هێشتانە پێشمەرگە حەق خۆی وەرنەگرت مادەم باسی ڕۆلی پێشمەرگە و ڕوبەڕووبووریان لەگەڵ چەکدارانی داعش هاتە ئاراوە لە ئێستادا هەر مەسعود بەرزانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە ئێوە ئەمرەکان بڕیارەکان هەر لەوە وەردەگرن ئێمە وەزارەتی پێشمەرگەمان هەیە باشە لە وەزارەتی پێشمەرگە ئەمرەکان دەرەچێ وەزارەتی پێشمەرگە بەڵام فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان خۆی بەرزانی کاک مەسعود لەسەر و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بەڕسمی باشە بەڵام ئەویش زۆر تەداخل ناکات لە دوای تەواوبوونی دەسەڵاتەکەی وە لە سەرۆکایەتی هەرێم زۆر تەداخل ناکات وەزارەتی پێشمەرگە ئیشەکان واتە بۆ خۆی وەزارەت و وەزیری پێشمەرگی ڕاستپاردووە وەزیری ئێستا بەڵێ ڕاستپاردووە و بڕیارەکان دەبکا لە بری خۆی باشە کاک مەحموود هەر لەسەر کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند مانگێک لەمەوبەر لە لێدوانێکدا کە من بینیم پێم وابێ لە میدیاکانە بڵاو نەکرابوانێ دەڵێیت من یەکی دوو قسەی خۆم دەکەم ئەم قسەیە کرایان هێشتا نەکراوە ئەو نیەوە قسەی خۆمەکەم باشە ینی شتێک نەبووە جیاوازەوەی کە ئێستا وتت هیچ نەبووە جارێ ینی هێشتا ماوە ئەو قسەی کە ئەتوێ دەکەین ئەو قسەیە هەر نەکرێ بە لایەنی باشیا قسە باشە ینی هێشتا ئەو قسەیە نەکردو کاتەوە بیکەیت هێشتا نم کردەوە باشەوە من نتوانم بزانم بە چه ئاراستیەکە ئەوشتی نیهێنی و پێت ناڵێم باشە ئەگاتە ئەوەی کە ببێت بە ماڵ ئاوای کردن لە یەکێتی یەکێتی هی منە ماڵ ئاوایی لێ ناکەم ئەبێ لە ناو یەکێتیە بمەوە بچمە هەر جێگەیە یەکێتیم یەکێتی بە خوێنی خۆم دروست بەس چێڵی بچمە هەر جێگەیەک مەبەست گواستنەوەی سەنگەری سیاسی سەنگەر ناگوازمەوە سەنگەر ناگوازمەوە بە هیچ شێوەیە یەکێتی خۆمەوە و هەر کەسی لە ناو یەکێتیە دژایەتی بکە گوێی نادەمێ لەبەرەوە بۆ خۆم دروستم کردووە ئەو کەسانە پێم وایە من خاوەنی یەکێتیم ئەو خاوەنی یەکێتینی ئەوە چێ کاڵی ئەو هەر کەسێک ناوی کەس نابێت باش لێدوانێکی دیکەت هەبوو کە لە میدیای کوردیا دەنگدانەوەی زۆری هەبوو بۆی کە بە خەڵک دەڵێ ئەم حکوومەتە ئیترهی ئەوە نییە لەگەڵی بن ئێوە ڕاپەڕن بۆ خۆ دەڵێ من دێمە پێشتانەوە بۆ ڕاپەڕینێک لە دژی ئەم حکوومەتە ئەم لێدوانەت لە چۆوە دێت لە کاتێکدا بۆ خۆتان ئێستا بەشێکی زۆر لە پۆستە حکوومیەکان لە لای ئێوەیە ئیسەیش ئەڵێم حکوومەتێک
کە خزمەتی خەڵکی ئەو وڵاتە نەکا کە من هەموو تەمەنی خۆم بۆ حکوومەتێک سەرف کردووە کە خزمەتی ئەو وڵاتە بکە ئەو حکوومەتە ئەگەر خزمەتی ئەو وڵاتە نەکا من پێش جەماوەرەکە و مەڵێن بڕوخێن. ئەم حکوومەتی ئێستا شایستەی ئەوەیە؟ ئەم حکوومەتی ئێستا هێشتانە مەرحەلەیەکی ماوە، هێشتا هی ئەوە نییە هێشتانە ماوێتی مەرحەلەیەکی ماوە. ئەگەر لەمەولا خۆیان چاک نەکەنەوە خزمەتی باشتر نەکەن هەرچێنێ خۆتزانین ئێمە بێسیقەیی دروست بووە. ئەگینا ئەو قەیرانە دارایی کە لە هەرمی کوردستانی ڕووی کردوتە بەشی زۆر لە دنیا. ئێمە ئەو قەیرانە تەسیراتی زۆری لەسەر ئەم هەرێمە ئێمە کردووە بە حکمی ئەوەی نەوت دابەزیەوە بە حکمی ئەوەی ئێمە ئەو نەوتەی فرۆشین لە دنیا کەمتری فرۆشین باش بە حکمی ئەوەی عێراق ئەو بودجەیە کە هەمان بوو نامانداتێ بەڵام بەسەر ئەوەی شەوە ناڕوونی هەیە لە فرۆشتی نەوت وانە ئەو ناڕوونیە وای لێ کردووە کە ئێمە هەموو مەشکمان هەبێ ئێمە ناڕوونی هەیە. نوێنەرەکانی ئێوە لە حکوومەت چی دەڵێن لەسەر ئەو ناڕوونیە؟ ئاگادارن ئێوە دەڵێن ئاگادارنی ئێستا بۆ نمونە محمود سەنگاوی وەکو ئەندامی مەکتەبی سیاسی لە هیچ ئاگادارنی لە هیچ ئاگادار هیچ ئاگادارنی. باشە ئەی نوێنەرەکانتان نایەنە مەکتەب سیاسی ئێوە لێ پێچینەوەیان لەگەڵ بکەن بڵێن ئەرێ ئاگاداری خۆی کێشەکان ئەوەیە یەکێتی نیشتمانی کوردستان ناتوانێت کۆ بێتەوە قەرار بدە، ناتوانێت تا ئێستا کۆ بێتەوە قەرارداگینا ڕەنگە هەمووی نەزانن ئەوانیش ڕەنگە هەمووی نەزانیمە کێشەمان ئەوەیە ڕەنگە ئەوانیش هەمووی نەزانن ئەوانەی کە نوێنەری ئێمە لە دەوڵەت تا ڕەنگە ئەوانیش نەزانن. باشە ئەی مەکتەبی سیاسی بۆ خۆی بەگشتی ئاگاداری مەلەفینەوتە ئەگەر بەگشتی بە شخص ڕەنگە شخص ئاگادار بێ بەڵام هەمووی من بۆ خۆم ئاگام لێ نییە لە حاکم قادرە پرسم ئاگای لێ نییە باشە لە ئیماد ئەحمەد ڕەنگە ئاگای لێ بێ ڕەنگە باشە خەڵکی لە خەڵکی ترە پرسم ئاگای کورسە ئەگەر ئەوان ئاگادار بن بە ئێوەشی بڵێن ینی تا ئێستا پیان نوتوین داواشتان کردووە ینی نوتانەکە پێم بڵێن بۆچی پێتان ناوت ئەڵێن کۆمەڵی شتیکایە کۆمەڵی گرێبەستوانە پێویستە لەم ئەم سەردەمە پێویست نییە زۆر بڵاو بێتەوە نازانم چییە دەستەی کار ئێمە داوا ئێمە ئاگادارن دەستەی کارگەڕی کەسیان ئاگادارن چونکە لە ماوە ڕابردوودا کاکمەلا بەختیار ئەڵێ من ئاگادارم من پێم وانی ئاگادار بێ ئەی چۆن وا دەڵێ تۆ بۆ لە بری ئەودا ئەو خۆی دەڵێ ئاگادارم تۆ بۆ لە من پێم وانی ئاگادار بێ ئەو ماوەیە ناڵێن هەر کەسێک قسە لەسەرنەوە بکە شکاتی لەکەین با بێ شکات لە من بکە لە تۆ شکات با لە من شکات بکە من ئاگادار نیم شکاتەکە چۆنە و لای چێ با لە هەر کوێ لە دەوڵەت لە حکوومەت شکات بکە لە یاسا شکاتەکە لە بەرەو من ئاگام لێ نییە ئەگەر لە من پرسن بڵێن ئاگاد لە نەوتاڵێ منە باش هەواڵەکانی تریشم لە سەرکردایەتی بۆ ڕێژەیەکم لە شێخ جعفەر ئەڵێ ئاگام لێ نییە حامی حاجی غالی سەرکردایەتی ئەڵێ ئاگام لێ نییە عەدنانی حەمەی مینام بینیوە ئەڵێ ئاگام لێ نییە دکتۆر بەرهەم ئەڵێ من لە سەردەمی خۆم ئاگادارم باش ئەی ئەو هاوڕێیانی تر ینی ما باقی ئاگادارن من پێم وانە ئەیتوانین ڕقەمێکم بیتێت چەند کەس ئاگادارە لە ناو مەکتەب سیاسیدا نای ئەو ڕقەمە نادەم لەبەرەوە کاتی خۆی قسەم کردو ئالێرە قسەم کردووە کی ئاگادارە لەبەرەوە جارێتی ناڵێم باشە بەس کاک محمود ینی لەگەڵەوەی ئێواڵێن ئێمەدا ئاگاداری داهاتینەوە دین بەڵام دەوترێت ئاگاداری بەشێکی داهاتن لە گەرمیان و تەنانەت بەشێک لەو نەوتی کە لەو ناوچەیەدا مامەڵی پێوە دەکرێت داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ ئێوە وەکو محمود سەناوی من بۆ خۆم بێمنەتم زۆر بێمنەتم بە بێمنەتی ئێڵێم لە ئەو قەڵەمەوە هەتا دۆلارێ هەتا دینارێک بە حیاتم تەداخلم نەکردووە و تەداخلیشی ناکەم من بۆیە زمانم درێژە لەبەرەوە نە ئاگام لە پارەیە نە ئاگام لە هیچە ئاگام لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەیە ئاگام لە مقاومەتە ئاگام لە پاراستنی سنوورەکانە لە گەرمانی نازانم نەوت براوەیان نەتاکو ئیستا لەبەرەوە ئیستاکە خەریکن مەشروع هاتووە بۆ ڕیدا بنیان و هیندا بنیان بۆی نەوتەکەم بەر باش بەس خۆ ناوتێنرا لە ماوەی ڕابردوودا بۆی کە کۆمپانیای تایبەت بە گواستنەوە و مامەڵەکردن بە دەرهێنان و فرۆشتنی نەوتەوە هەیە ئەسەن نازانم کۆمپانیا چییە نایزانم من ناوەکە زانم بەڵام نازانم کۆمپانیاتی لەبەرەوە نە معاملە ئازار نەیسان معاملەی کۆمپانیاکە هی تۆیە هیچ کۆمپانیایەکەمی هەر کۆمپانیایەکی منەی سا دەستی بێرە بای بدەمە ئینەکە ئێوە هەر کۆمپانیایەکی منە حیسەی منی تایە بای بدەمە ئەم تەلەڤیزیۆنە بۆ خۆی لە هەر هەرچی داهات و کۆمپانیا هەرچی هەیە
یەک کەس بێ لە هەموو کوردستانە بێ منەتم یەک کەس بێ یەک دینار بکاتە چاوم یەک کەس بێ دینارێکم لێ وەرگرت بێ لە حیزبەکەی خۆمەوە لە گەرمیانەوە لە کوردستانەوە لە گەرمیانەوە زۆر زۆر بێ منەتم من محموود سەنگاوی سەنگەر و پێشمەرگایەتی و دیفاعکردن لەو خاکە هین پارەکۆکردنەوەوانە نیملەی نازانم هەڕەشەیەکەم جارجار بەڵام یەک شتەکەم زا بە هەموو کۆمپانیەکانم وتووە کە دێنە گەرمیان ئەبێ خەڵکی گەرمیان بەکاربێنن کە دێنە گەرمیان ئەبێ شۆفری گەرمیان بەکاربێنن کرێکاری گەرمیان بەکاربێنن لەبەرەوە قبول ناکەم لە دوهۆک و لە زاخۆوانەوە کۆمپانیا بێ لێرە پارەی گەرمیانەکان بۆ گەرمیانیش بە ئەو هەموو ئەنفال و ماڵوێرانیەوە چاوی زەرپەی چاوی بێ قبوڵم نییە هەر کەس بێ دەریەکەم باشە بەس بۆچی تۆ دەریەکەی ینی لەوێ ئیدارەی گەرمیان هەیە و کۆمەڵێک پۆستی فەرمی و ڕسمی هەیە من مەسئولم لە گەرمیان من مەسئولم لە گەرمیان مەسئولی سیاسی و مەسئولی ئەسەرەوەش گرفتی لە سەروانە مەسئولیەتی حیزبی لە گەرمیان گرفتی لە سەروانە گرفتی لەسەر نییە چێ بەرپرسی من بەرپرسم لە هەر لە دووس لە خانەقین لە کەلار هەموو ئەم سەلاحێتە خۆت وەرت گرتووە یان جێگری یەکێتی یاوێتی جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەمری دەرکردەوە من ئەمرەکە جێبەجێ کۆسەردەستۆ ئەمری دەرکردو باشە من جێبەجێیەکە ئەم بەرپرسیارەتی حیزبەکەیە یان بۆ تەواوی ئەو ناوچانەیە زانی کادرەکانی ئەوێش کادری حیزبی کادری منن بەڕێوەبەری ئیدارەی گەرمیان کادری منە مەسئولی مەڵبەند کادری منە زۆربەی جگە لە ئەو هەواڵانەی گۆڕان کە ئیساکە هاتوون مدیر عامەکان کادری منە هەموو کادری منە باشە ئاخر ئەمانە بێ بڕیار لە حکوومەت و لە سەروی خۆیان وەربگرن کەیفی خۆیانە بڕیار وەرگرنیان نا من قبوڵم بڕیار وەرگرنیان نەگرن هەر کۆمپانیایە هەر کەس بینێرە دەریەکەم لێ ئیلا ئەبێ خزمەتی گەرمیانەکان بکە گەرمیانەکان هەر کەسی نێرێ حکوومەتی نێری چێ نێرێ بۆ چێ دەرەچێ ئەبێ خزمەتی گەرمیانەکان بکە لەبەرەوە گەرمیانەکان لەوێ کوڕیان شەید بوو گەرمیانەکان لەوێ تا دەریای خوێنیان داوەم شەڕانە گەرمیانەکان ئەنفال کران گەرمیانەکان ماڵیان سوتا گەرمیانەکان ئیبادە بوون سا خەڵک بێ خەڵکە دەوڵەمەنەکان بێ هەتا لە سلێمانیشەوە دەوڵەمەنەکان بێن پارەکانی ئێمە لوش بکەن ڕێخۆشکردن نییە بۆ یاساشکێنی نا بۆ ئیلتیزام نەکردن نەخێر ئەوە یاساشکێنی نییە ئەوە خزمەتە بە خەڵک ئەو خەڵکەی کە ڕۆژە سەختەکانی خەبات منی شار باشە با من پرسیارەکە بە جۆرێکی تر بکەم کەواتە گومانتان هەیە لەوەی کە حکوومەت خزمەت بە خەڵکی ئەو ناوچێ بکە بۆیە بۆ خۆت من ناگەڕێمەوە بۆ ئەوە من خزمەتی ئەو سنوورەی کە پێم سپێراوە هەتا ئەو کاتی دەساتم بێ خزمەتی خەڵکەکەم لێ خزمەتی خەڵکەکەم ئەو کۆمپانیانە کە دێن لەوێ کارەکەن خزمەتی خەڵک نەکەن دەریانەکەم کەیفی خۆیەتی کێناردێتی ئەبێ خزمەتی خەڵکەن لەبەرەوە ئەو خەڵکەیە کە پشتیوانی لە من کردووە ئەو خەڵکەیە کە لە شەڕەکانە پێشمەرکانم برسی و ڕۆژانە دەیان لۆری ئاو و ساردی و نان و گۆشتیانە هێنا بۆ سەنگەرەکان حەقی نییە خزمەتی بکەم حەقی نییە داهاتەکە بۆ ئەو بگەڕێتەوە بۆ حەقی ئەوانە باشە من کاتم کەمە دەمەوێت بابەتێکت لەگەڵ مناقەشە بکەم مەسلەی ئەوەی ئێستا ناکۆچی هەیە لەسەر پۆستەکانی بەغداوە کورد لە گفتوگۆدایە کە چۆن بەشدار بێت لە حکوومەتە یاخود لە گۆڕانکاریەکانی بەغدایە دەمەوێت سەرنجی تۆ بزانم بە کورتی بۆ ئەوەی چەند کۆمنتێکیشت بۆ بخوێنەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتێکی زۆر هاتووە سەرنجت بەڵی خۆی من لەگەڵ ئەوام خەڵکی پرۆفیشنال بنێردێ بۆ ئیشکارەکان باشە ئەوەی من ئیشیتیا کەم مەسایدی پێشمەرگایەتی و ئەسکەری ڕەنگە ئەگەر پیاوێکی مامۆسای جامیعە بنێرن پێ نەکری لە سەنگەرەکانی من ڕەنگە پێ نەکری ڕەنگە لەو ژیانیشە کە من ئەژیم ئەو نەتوانێ بژی ئەگەر منیش بنێرن بۆ وەزارەتی نەوت ئەو بۆ معنایە بوو کە ژیانە خۆش یان ناخۆشە من ژیانم خۆش نییە بۆ لەبەرەوە لە ناو سەنگەرە ئەوە گەڕبوونی هیناوە هەمووین مێشولەیە نیوەی گیانم برینارە پیاوێکی مامۆسای جامیعە بنێرن ئەوەی کە نەکری کەسێکی بنێرن هەتا لە مەجای ئەقتصادا بینێرن بۆ ئیشەکەی من ئەو پێ ناکری ئەیگەر من بینێرم بۆ من وێرانەکەم لەبەرەوە من پێم وایە ئەبێ خەڵکە پرۆفیشناڵەکان بنێرێ بۆ ئەو جێگانە خەڵکی مناسب بۆ جێگەی مناسب زۆر ئاساییە بە
ئەو کەسانەی نێرین ئەندامی ئەم حیزبانەی تۆ سەرنجت لەسەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا لە وێنەوەلایەتی کوردی کردووە بە حکوومەتە نوێکەشەوە حتمما سەرنجت چۆن بۆ لەسەریان پێ دوایە خەڵکانێکی شایستە بوون بۆ ئەو پۆستان و کاری خۆیان کاری باش کراوە خۆ خەڵکی باشتیا بۆ کاری باش کراوە بەڵام بەداخەوە عێراق تووشی فەسادێک بۆ ڕەنگە لەناو فەسادەکانە ئێمەشی بەرکەوت بێتی عێراق فەساد تووشی فەسادێکی زۆر گەورە بووە من هەوڵمدا بۆ کەلار ئەمەی پێڵێن ئاش مەتحەنەی پێڵێن چی پێڵێن هەوڵی دنیامدا بۆ ئەوەی ئەوە بکەن لە هەرێمی کوردستان تاوەمان کرد بردمانە ئەوێ دکتۆر خێرڵا وەزیری ئێمە بۆی نەکردین دوای ئەوە کوڕی شەمحەمەد عەبدولکەریم هادەگەڵ بۆچی بۆی نەکردن نەیکرد نازانم نەیکرد کاوە خزمەتێکی خزمەت و بۆ گەرمیان دوای ئەو ساکوڕی شەمحەمەد عەبدولکەریم کە زەزانیات تەلەفۆن لەگەڵ باوکیا کرد دەگەڵمەکانی هەوا بوو ئاشێکە ئەم ئاشەی هین پێڵێن مەتحەنە نەدەم ئاشی گەورە هەیە گەنمە هەڕێوانە ئەویش نەیکرد ئەویش نەیکرد دوای لێ هاتبوو ئەبواە ڕەشۆت بدایە من لەگەڵ ڕەشۆدانە نیم بەهی ئەبواە ڕەشۆت بدایە بچێت بۆ ڕەشۆتدایە بۆ وەزیرە بۆی بیکردایە هەتا وەزیرەکان خۆیان هەنێکیان تووشی دزی و ئەوانە بن و گەڕ و گولبوون ڕایان کرد باشە کاک محمود بەر لەوەی چەند کۆمنتێکە بۆ بخێنەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک گەڵێن تۆ بە خۆدانە بۆ نایانی کە تەداخلی هەموو شتێکی گەرمیان دەکەیت و دەبێت ئەوترێ بە تەنیا گەرمیان نییە تۆ ئێستا تەداخل لە منتیقی هەڵەبجەژەکەی ئەڵەن تەنان لەگەڵەوە نەبووی کە قایمقامی هەڵەبجە ئەوەی کە ئێستا نقشە خان کە ئێستا قایمقامی هەڵەبجێ ئێوە لەگەڵەوە نەبوون کە ئەو کەسەت بێ بە قایمقام لە ئێمە لەگەڵ من هەقم نییە قایمقام کێدانریان دانەری باش ئێمە لەگەڵ ئەوە بووین کە گوێ لە خەڵ ڕابگیری کێشە دروست نەبێ قایمقام دانێم نقشە خان دانێم بەسەر چاو ئەینێرم بۆ هەڵەبجەی تازە قایمقامەکە هەڵەبجێ نێرم بۆ ئەوێ زۆر ئاساییە ئەینێرم بۆ سەی سادە قایمقامەکەی سەی سادە خەنێرم بۆ ئەوێ یان ئەو کەسەی کە قایمقامە مامۆستا ئەرکان پیاوێکە نەزیه پاک پیاوێکی تێکۆشەر خێرە ئەمە ئەبێ لابدرێ و نقشەخان لابنرێ خۆ نقشە ڕەنگ کادرێکی باش و بەتوانان بێ خێرە ئەو ململانی بەنەو لە تەداخل بۆ ناوچەیەکی دیکەی من ئەندامی مەکتەبی سیاسی ئەم حیزبم ئەندامی مەکتەبی سیاسی بۆم هەیە تەداخل بکەم لە هەموو جێگەیەک باشە من ئەزانم نقشەخان لێ سەرکەوتو نابێ بۆ لەبەرەوە دژی هەیە ئەمە خێرە دژە بۆ ئەم ژنە پیاکەم لە جاتی ئەوەی هەوڵ بدەم ئەم ژنە لە جێگەیەکدا بنرێ هاوکاری بکرێ بۆ ئەوەی وردە پۆستی گەورەتر وەرگێ بۆچ بچم تووشی کێشەی بکەم لە جێگەیەتردایەن باشە دواتر کە تەقە لە ماڵەکەی کرا قسە زۆر کرا و ناوی ئێوە و بەشێک لە خەڵکانی ناوێکەتی نیشتیمانی من تەقە لە کەس داکەم حەزەکەم زانی هەرچێ بێ ڕوبەڕووی هەڵێم چۆنم تەلەڤیزیۆنی ئەوە لەبەرەوە ئەی بە تەقەکردن ژنێکە بۆ تەقیلێ ئەگەر من بمەوێ هین کەم ئەچم لە ڕێکەکەی وەسمونە یاڵم چی بەڵام من ئەمەوێ یەکێتی نیشتمانی کوردستان زەرەر نەکا لەما بە زۆر خەڵکدانی زەرەرمانە ئەبینە بنێشتە خۆشەی سەر ژێردگانی حزبە سیاسیەکانی تر کێشە دروست بێ لە بینی پێشمەرگەی دێرین و لە بینی خەڵکو و لە بینی قایمقامە خێرە ئەمە بکەم ئەمە ناکەم باشە ئەو کۆمنتانی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هاتوون فەرهاد ڕەنجا و نووسیوێتی یەگەرێکێتی 1000 باڵی هەبێت یەک دەنوکی هەیە لەگەڵ ئەو سەرنجی بەشێکی زۆر لە سەرکردایەتی و قسەی بەڵێ وایە تا ئیستەوایە دەگاتە ئەوەی کەوانە بێت ئومێ دەکەم قەت نەگا باش گۆران کە لە داخلی دەڵێت ئەواڵێ ئەڵێ بەخوا کێشەکانی ئەوان مەبەستی یەکێتیە تەنیا زەرەر بە خەڵک دەگەیەنێت وایە پێتان وایە کێشەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستان دەگاتە ئەوەی کە زەرەر بە حیزبەکەمانە گەێنێ بە شەیدەکانمانە گەێنێ بە سقەی خەڵکە گەێنێ لەناو بە یەکێتی نیشتمانی کوردستان لەبەرەوە یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی جەماوەرێکی زۆرە و خاوەنی هێزێکی قارەمانیشە لە سەنگەرەکان باشە فەرەیدون حەمەلا و نووسیوەتی من بڕوام وایە یەکێتی و گۆڕان گەیشتونەتە ئەو قەناعەتەی یەک بڕیاریان هەبێت لە بڕیاری سیاسیدا وایە بەڵێ وایە باش کاک محمود حەزەکەم لەبەرەوەی هیچ کاتم نەماوە خولەکێکت هەیە بۆ ئەوەی دوا قسە و دوا پەیامی خۆت بگەینە دوا پەیامی خۆ من پەیامی من بۆ کەسوکاری شەهیدەکان بۆ کەمەندامان بۆ پێشمەرگە دێرینەکان بۆ خەڵکی کوردستان پەیمانەدەم سەربازی ولی ئەو وڵاتە بم تا ئەو کاتەی میلەتەکەم بە ئاواتەکانی خۆیەگا یان منیش ئەمرم و ئەڕۆم و جێتیاڵم بۆ جیلێکی تر
زۆر سپاس بۆ محمود سنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم کە میوانی تاوتوێ بووی ئازانی خۆشم ئامادە نەکردو بۆم هینە بەڵامی ترۆڵتانەدا و سپاس بۆی کە ڕێزمەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە کۆمینتیان نردووە گویان زۆر باشە هەر بۆ پێشووتر مناقەشەی ئەومان کرد هەروەکو بەرچاوڕوونی بۆ هاوڵاتیانیش دیارە پاش چەند خولەکێکی تر ڕاستەوخۆ لە پێیجێ ناوتەوە کاک محمود سنگاوی لەگەڵ هاوکارم هێمن محمود لەگەڵتان دەبن ئەو کۆمنتانی کە هاتوون دیارە لەبەر ئەو ماوەیە کە هەمانە ماوەیەکی دیاریکراوە نەمانتوانی و هەمووی بخوێنینەوانێ هەر کۆمنتێکی دیکەشتان هەیە دەتوانن بینوسن هاوکارم هێمن محمود ئاراستی کاک محمودی دەکات و کاک محمود ڕاستەوخۆ لە پێیجێ ناوتەوە وەڵامتان دەداتەوە سپاس دەکەم دووبارە کاک محمود بەڕێزان سپاس بۆی وەرز سپاس بۆ سەرنج و کۆمنتەکانتان تا بەرنامێکی دیکە هەرشاد بن زۆر سپاس. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان